ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە بەرهەتێن سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتێب پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە پرۆسەی هەڵبژاردن دەکەین لە هەرێمی کوردستان کە بڕیارە لە 21 ئەیلولی ئەم ساڵدا بەڕێوە بچێت بەڵام لەگەڵ ئەم پرسەدا لە ئێستادا هەست بە بێمەتمانەییەک دەکرێت بە هەڵبژاردنەکان لەبەر هەندێک ئامار کە دواتر باسی لێوە دەکەین. بەڵە بەڕێزان هاوڵاتیان لە نێوان متمانە و بێمەتمانەییدا بە هەڵبژاردن تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەتانە دەتوان قسەی لەسەرکەن و لەو بارەیەوە هاورە تەوفیق بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەوەی ڕاگەاندووە کە ڕۆژی 21 ئەیلول ڕۆژی هەڵبژاردنە و پرۆسەکە لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت لە کۆنفرانسی ڕۆژنامەوانیدا کە لە پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی بەڕێوە چوو بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمیسیۆن ئەوەی وتووە کە لە 15 مانگی ڕابردووەوە بنکەکانی تۆماری دەنگدەران بەڕووی هاوڵاتیان داکراوەتەوە بە مەبەستی تۆمارکردن و دیاریکردنی هەبوونی ناویان تاوەکو مافی دەنگدانیان نەفەوتێت بەڵام ڕێژەی سەردانکردنی هاوڵاتیان بۆ بنکەکان زۆر کەمە. بەڕێزان ئەوەی کە باز دەکرێت ئەو بێمەتمانەی کە ئێمە ئاماژەمان پێدا لە ئێستادا لەگەڵ ئەوەیە کە بەوتەی هاوڕێ تەوفیق لە کۆی 1,149,000 کەس کە لە سنووری پارێزگای سلێمانی تەنها لە سنووری پارێزگای سلێمانی مافی دەنگدانیان هەیە تەنها 130,000 کەس بە مەبەستی تۆمارکردن و دۆزینەوەی ناوەکانیان سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەرانیان کردووە و لەو بارەیەوە ئاماژەی بۆش کردووە بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە لە ڕۆژی هەڵبژاردندا ئەگەر ناویان نەبێت مافی دەنگدانیان دەفەوتێت و بەپێی یاسا سبەینە کاتی تۆمارکردن ڕادەگیرێت بەڵام بەهۆی ئەوەی ژمارێکی کەم لە هاوڵاتیان سەردانی بنکەکانی دەنگدانیان کردو لە هەوڵدان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە بەغدا بۆ ئەوەی ماوەی تۆماری دەنگدەران بۆ 15 ڕۆژی دیکە درێژ بکەنەوە. واتە بەڕێزان لە کۆی 1,149,000 کەس تەنها 130,000 کەس ناوی خۆیان تۆمار کردووە لە بنکەکانی دەنگدان یان لە تۆماری دەنگداران بۆ ئەوەی دەنگ بدەن. ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە لە چاو ئەو ژمارە زۆرەی کە مافی دەنگدانیان هەیە لە تەنها لە پارێزگای سلێمانی. ئەمە چیمان پێ دەڵێت بەڕێزان ئایا پێمان دەڵێت کە بێمەتمانەیەک هەیە بە پرۆسی هەڵبژاردن لە کاتێکدا کە ڕەنگە پێویست نەکات زۆر بچینە سەر ڕووداوەکانی ئێستا و حاڵەتەکانی ئێستای شەقامی سیاسی هەرێمی کوردستان کە بە شێوەیە کە گرژی سیاسی لێکەوتۆتەوە و وەک پێشتر لە نارتیەوە بڵاو کرایەوە کە ئەم ئێوارەیە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی گەیشتەوە هەرێمی کوردستان و لە ئێستادا چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ئەو گرژە سیاسی کە دروست بووە بەهۆی درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەو دوو پرۆژە یاسایە لە ئێستادا لە بەردەستی یاخود گەیشتون بە سەرۆکی هەرێمی کوردستان و چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ئایا پەسەندی دەکات یان نە. ئایا پەسەندکردن یاخود پەسەندەکردنی ئەو دوو پرۆژە یاسایە جۆرێک لە متمانەیی دەبەخشێت بە هەڵبژاردنەکان و ئەم ڕێژەکەمەی کە لە ئێستادا ناوی خۆیان تۆمار کردووە لە تۆماری دەنگدەراندا ئەومان پێ دەڵێت کە لە ڕاستیدا بێمەتمانەیەکی هەیە لە نێو هاوڵاتیاندا بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە بڕیارە لە 21 ئەیلولدا بەڕێوە بچێت و بەپێی وتەی هاوڕێ تەوفیق بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە ئاماژەی بۆ داوە کە پرۆسەکە لە وادەکەی خۆیدا بەڕێوە دەچێت و دوان ئاخرێت تا چەند ئەم بێمەتمانەیە کاریگەری سیاسی بەسەرەوەی یاخود کاریگەری ڕووداوە سیاسەکانی ئێستای بەسەرەوەیە کە وای کردووە ژمارێکی زۆر کەم لە پارێزگای سلێمانی ڕوو لە تۆماری ناوەکانیان بکەن بۆ دەنگدان یاخود بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردندا. بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv ڕاو تێبینی و سەرنجەکانتان بنێرن هەروەها بێگومان دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڵێ یەکەم پەیوەندیمان لە دووسخورماتۆوە کاک ڕەشید لەگەڵماندایە. فەرموو کاک ڕەشید. سڵاو لێبێ کاک ڕەشید، گوێمان لە دەنگتە هەموو کاتێکت باش فەرموو. بەڵێ زۆر باش دەکەم پێوە بڕەوە قسەکان تاوکەم فەرموو. مۆزوعەکەی ئێمە بڵام سەبارەت بەم تەوەرەکەی ئەوە نییە ئەتوانین زۆر بە کورتی ئەگەر وایە کاک ڕەشید. باش کاکوانجان وەڵای ئێمە وەکو پۆلیسی نوتی داعش بەڵێ یعنی ئێمە تەقریبا 3-4 مانگە بێ ئێمە هێناوە بۆ ئەم شوێنە بڵم دووسخورماتۆ. بەڵێ ئێمە هیچ ینی هیچ شتێکی دێ نییە، نە ئاو نە کارەبا نە خواردن هیچ شتێکی لێ نییە. هەر شتێکەدا
تادی خۆمانە پەسیەکە بەڵێ من نازانین ئاخر خۆشمان نازانین بۆچی لێرەیە خۆشمان نازانین یعنی ئایا پۆلیسی نوێژگا هیچ پەیوەندیەکی هەیە بەم شوێنەوە هیوادارم دەرمان بگەین بە شوێنی پەیوەندیدار. بەڵێ سپاس بۆ کاک ڕەشید. سالار لە سلێمانی و لەگەڵماندایە فەرموو کاک سالار. زۆر سپاس دەکەین کاک سالار. فەرموو بەڵێ حەزەکەم سەبارەت بە سەرۆی شێر کە هەڵیان بژاردێتەوە فەرموو بەڵێ لەگەڵ ئەوەدا نیم کە سەرۆی شێرە هەڵبژێتەوە جاریشتر بە پێشم خۆشە کە دەست لە کار بکشێنێتەوە. بەڵێ ئەلو گوێمان لێتە کاک سالار. بەڵێ چونکە هەتا ئێستا ئەم حکومەتە و سەرۆی شێرێن کوردستان تا ئێستا هیچی نەکردووە هیچ خزمەتگوزاریشیان نەکردووە هەر خەریکی گەمبەڵی و زیێتی پارەی نەوت. پێت وایە کاک سالار ئەم ڕووداوانە بێمتمانەیی دروست کردووە لە لای هاوڵاتیان بە هەڵبژاردننی داهاتووی هەرێم جۆرێک لە بێمتمانەی دروست کردووە. من وەکو گەنجێک کە ئاواتەمە هیچ ئاواتێک ناتوان بێمەدی من کەسێکم کە حەزم بە ئاواتی وەکو ژنێنان تا ئەسا موچەی کە پارەی کە بێنە هین دەرخانێکە کە بێنەوە ژنێنان تا ئەسا موچەکەی کەمە سەرفیشیان نەکردووە و ئەو هەموو پارەی نەوتەشمانەی هەمووی خوانەی خۆن و هیچی سەرف نادەن بۆ هاوڵاتیان. سپاس بۆ کاک سالار لە سلێمانیەوە لە هەولێرەوە دایکی ئاواز لەگەڵمادایە فەرموو دایکی ئاواز. ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش دایکی ئاواز. بەڕێزی دەستخۆشی و سەوەرە جوانەت لێ یەکەم زۆر سپاس دەکەین. بەنسبەت دەنگدان وەڵی کاتە کەس دەنگ نادە مەگەر بە هەوڵی هەڵگرن بۆ خۆیان دەنگ بۆ خۆیان بدەن. بۆ دایکی ئاواز لەبەرەوەی خەڵکەکە زۆر باگلەیە خەڵکەکە زۆر لێقەڵاوە خەڵکەکە زۆر مافی خوراوە بۆیە خەڵکەکە ئەو وەزعە بێزار بووینە لەو وەزعەیە. دار یەکێکی خۆم خوا ئاگای لێ ئەو ساڵی کە دەنگدانەکە کرا ڕەسی قێستی خۆم لەنا ئەنکارا گەشتێمتی چەند دەنگت داوە وتم دوو دەنگم داوە بەمنی دووتماتی بەخێر نەیتەوە سمایتوتی ئەڵزە دەنگم داوە تەزویراتیان زۆرە بێتا من مافی خەڵکە خوڕی حساب ئێمە زۆرمان بۆیان کرد من شخصی خۆم لە ئەنگری پارتی یەکێت پارتی دموکراتی کوردستان معفو لە ئەنگری پارتی بووم هیچ شتێکیان بۆ کەس نەکرد ئەم عالەمە داڕزا داوەسا چی نەما بۆیان نەکەن چێ منەتی پێ بوو هەتا ئێستا لە دارەیەک دوابیشمان نادەنەوە واللهی شخصی خۆم من دەنگ نادەم نەخۆم نەبنە ماڵم نەخزم و کەسم کەم بن. سپاس بۆ دایکی ئاواز لە هەولێرەوە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سعید پێشڕە نووسیوێتی من هیچ باوەڕم بە هەڵبژاردن نییە باران سلێمانی نووسیوێتی دەنگدان هیچ ناگۆڕێت ئەحمەد کوردی ڕۆژنامەنووس نووسیوێتی خەڵک متمانەی نە بە هەڵبژاردن ماوە چونکە لە هەڵبژاردنەکاندا تەنها ڕوخسارەکان دەگۆڕێن و کردارەکان وەک خۆیان دەمێننەوە جا خەڵک چۆن باوەڕ بەم هەڵبژاردنە بکات کە ئەم هەڵبژاردنە یەک لە دوای یەکانە بکات کە ئەمە تێبینی ئەحمەد کوردی ڕۆژنامەنووس بوو. پشتیوان لەگەڵماندایە لە سلێمانیەوە فەرموو کاک پشتیوان بەداخۆ پەیوەندەکەی بچراوە کاک ئاری لە دوهۆکەوە فەرموو کاک ئاری. ئێوەرە بۆش ئێوارەت باش کاک ئاری فەرموو بەڵێ. لەێ سابۆرە تەوەرێ هەوە بەڵێ هەندێک بێژنم شدۆریە هەڵبژۆرتنەوە دۆنۆکەین و چبوومەناوە پێکردن و ئەم بێزۆر بین بێ چەندێ بۆشە مۆدەم چنەوە پێکردن بۆزت گەشتی واغوتیان مۆدەم چنەوە پێکردن فێنەوە یەشتی واغوتیان مۆدەم چنەوە پێکردن ئۆڤەدۆنکردنەشتی واغوتیان مۆدەم چنەوە پێکردن موچە زێدەکردنەشتی واغوتیان مۆدەم چنەوە پێکردن ئەفتەلفێت ئاقۆری و ئۆڤەدۆنکردن و گوندە و پڕۆژە ئەڤە هەمیشتی واغوتینە ئەڤە هەمووش بنتەڕۆشە واغوتینە ئەڤە نووری مۆدەکی بۆن ئینۆینە ئەڤە سابۆن بۆن دۆبینکردینە ئەڤە بودوچینە بۆن دۆبینکردینە ئەڤە کێ بوو دۆبینکردینە من بۆم خەڵکێمە چۆوە تێبگەیتن بۆچە بلۆ دەنگی نەدەن بلو دنگی ندن و هرکس هم مولا خارین تخوره بس اگر تو بایی اخوار آتر گوریم توشی برای گوه گلایه نکن بلو اگه نیچه مفرد کن بینن وضع خواه گور نکه چطوری خود اول چند دل سوریه تذکرن چه تذکرن نکه اید بیجن نمونه هم دنگین و نچه بو مناطقه که اول نکه دایی که چه تشتی به سلیمونیه همه قبل دنگی بدن خواه باشه سپاس بۆ کاک ئاری شیروان خێڵانی نووسیوێتی من پێم وایە هەڵبژاردن هیچ مانایەکی نییە لە کوردستاندا چونکە ئەو پەرلەمانەی ئێستا هەموو کات تەمەنی خۆی درێژ دەکاتەوە. کەیوان لە هەولێرە لەگەڵماندایە فەرموو کا کەیوان هەموو کاتێکت باش کا کەیوان فەرموو بەڵێ. بالنسبة لهالبژاردنەکانی هەولێر و چادەوەری هەولێر یعنی هەر هەموو کوردستان من داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە بڕۆن بۆ ژووری مەکتەبەکان کە ناوی خۆیان بدین
بە داوا لە سەرجەم هەوڵاتیانی کوردستانش دەکەم کە پێ متمانەی لە دەست نەدەن کە متمانە سەری هەموو شتێکیە و دەستخۆشیش لە سەلام باعث دەکەم کە سەرۆکی هەرێم ناوی درێژ کردەوە زۆر دەستخۆشی لێ دەکەم چکەوە کارێکی گرینگە بۆ هەموو خەرکی کوردستان ئەوە نییە کاگە مەسعودکە هەربژاردایەوە کە لە شوێنی خۆی لا ناکەوێت ڕاستە کوڕەکەی خۆی وتیتی ئێمە ڕازینی بە درێژکردنەوەی وادەی سەرۆکی هەرێم ئێمەش لەگە قسەکەوینە بەڵام خەڵکەوی هەربژاردووە ئێمەش پێمان خۆشە ئەدە چ 6 مانجی تربی چ ساڵێکی تربیتن لە وادەی خۆی تێنەپەڕێتن لە دوای هەربژاردنەکان شوێنی خۆی چۆر کاتن ڕاستە بۆ خەڵکێکی ترا هەموو ئەو شوێنەش بۆس بەوەی نییە. سپاس بۆ کاک کەیوان لە سلێمانیەوە کاک سەردار لەگەڵماندا فەرموو کاک سەردار. ئێوارەت باش کاک سەردار فەرموو. بەنامەکە لە یەکەم سپاس دەکەین. والله من هیوادارم هەموو گەلی کوردستان بە هەرسە پارێزگاکە بە ناوچە دەڕەوەکانی شۆکتن بۆ سەر سنووقی دەنگدان ئەو شەڕێکە لە پەرلەمانە ئەکرێت بە ڕێی من وازانم بە سنووقی دەنگدانێک لای دەکرێتەوە هیوادارم هەموو کەس هیچ کەسە بیر لەوە نەکاتە بڵێ ناچم ئەوانشی کە ئاڵە ناچم دڵنیا بەلەوەی کەوا بەخۆی بە دۆڕاوەدانە بۆیە ناچێ ئەگنا بۆچی ناچێ ئەگە ئەو بێ قەیرانەکە چارەسەر کرێ بێت لە ڕێ سنووکانی دەنگدانەوە چارەسەرکرێت لە ڕێی شەڕی پەرلەمانەوە چارەسەر نەکرێت هیوادارم هەموو کەسە بچێ و دەستخۆشی بەرنامەکەشت لە یەکەم. زۆر سپاس دەکەین کاک سەردار لە سلێمانیەوە. خەڵات نهێلی نووسیوێتی هەڵبژاردن سیستمی هەر وڵاتێک دەگۆڕێت و هەر کەسێک ئازادە متمانەی بە هەڵبژاردن هەبێت یان نە بەڵام شتی لە هەموو گرنگتر ئەوەیە کە هەمومان بڕۆین بەرەو سندوقەکانی دەنگدان. باوکی محەممەد لەگەڵماندایە سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو. کاکە و کاتت باش هەموو کاتێکت باش باوکی محەممەد فەرموو بەڵێ. جانەکەم زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ. کاکە بەنسبەت ئەو هەڵبژاردنەی کە جەنابەت دەڵێ خەڵکانێکی زۆر نهاتوونە سەر سندوقی دەنگدان با بڵێن ناوی خۆیان نەدۆزیوەتەوە. بەڵێ ئەوە قسەی بەڕێوەبەری کۆمیسیۆنی باڵایە لە لقی سلێمانی باوکی محەممەد قسەی ئەمە نییە. جانەکەم بە قوربان ئەوانە بچن ناوی خۆیان بدۆزنەوە و یاخود نەیدۆزنەوە هەر یەک بەسمە. چۆن ئەمە باوکی محەممەد؟ کاکەوە داڕژاوە براشیانەوە داڕژاوە ئەو شتە. یعنی ئێستا ئێمن بچم فۆرمەکەی خۆم بدۆزمەوە نەدۆزمەوە هەر یەک وەکو یەک وایە. دوایە ئەو شتەی کە جەنابەت دەڵێ سەرۆک بازرگانی کە گەڕایتەوە هەولێر یاخود گەڕایتەوە کوردستان ئیمزای نەکات باشە کاکەوە شتێکی داڕژاوە. بەڵێ باوکی با بڵێندە دەرەوەی وڵات گەڕایتەوە کوردستان ئەو شتە داڕژاوە خۆی سەفەری کردووە کە هاتۆتەوە معقول نییە پارتی ئاگای لە وەزعی نەبیتن. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە هەولێرەوە. ئەحمەد بناوی نووسیوێتی هەڵبژاردن تەنیا سیناریۆیە بۆ هەندێک وڵاتی دیموکراسی. حەسەن لە زاخۆوە فەرموو کاک حەسەن. زۆر سپاس دەکەین کاک حەسەن فەرموو. زۆر سپاس دەکەین کاک حەسەن گوێمان لێتە فەرموو بەڵێ. بەڵێ بەڵێ کاک حەسەن. بەڵێ ما درسنا سوي كهرمي ما نلقى بود سعدي حدد كده بەڵێ کاک حەسەن. بهيج زي كم قال باجنا نلقرن بەڵێ او هذا حرب جاتم بلا بتشني خاصي در كتا و قشوان بەڵێ سپاس بۆ کاک حەسەن لە زاخۆوە. محەممەد لە سەی سادقەوە لەگەڵماندایە فەرموو کاک محەممەد. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لە سلێمانیەوە دایکی ئەحمەد لەگەڵماندایە فەرموو دایکی ئەحمەد. مرحبا کاکشوان. مرحبا دایکی ئەحمەد فەرموو بەڵێ. کاکشوان من دڵنیام کەس متمانەی بە دەنگدان نەماوە بە هەڵبژاردن نەماوە. لەبەرەوەی ئێمە بڕۆین دەنگ بدەین دەنگ نەدەین هەموو ئەولەویات و هەموو فۆرم و جنسیە و شتێکمان ساقێکمان بە بۆنەی مووسەوە بە بۆنەی هەر شتێوەیەک بێ لەبەردەست خۆیانایە
هەر بەو هەویە و ئینساخانەی کە لە دایرەکانایە لە دەستگای شەیدانایە لە هەموو شوێنەکایە ئەوانە ئەڕۆن هەر بەوە دەنگەدەن لەسەر ئەوەی خۆیان بیانوێت دەنگی پێدەن. دڵنیامیش کەس ناڕوا دەنگ نادا خەڵکیان ساردە بووە خەڵک باوەڕی پیان نەماوە یعنی ڕاست دەگە خەڵکان ناکەن بێمتمانەیە لە ناو ئەم حکومەتانە ڕووی داوە لە تاریخا ڕووی نەداوە خەڵک سارد بووەتەوە لیان خەڵ لەسەر خۆی ئەژیە خەڵک لە گیرفان خۆی ئەژیە خەڵک یعنی بە ڕەنجی شان خۆی نەژیە بە چاوەڕێ حکومەتە ناکە هیچ سوودێ لە حکومەتەوە ناگێ تاکو بڕا دەنگی بۆ بدایە دەنگی بۆ نەدا ئاوڕی لێ ناداتەوە جوابی ناداتەوە یعنی هزار ئیشت بێ ناتوانانی یەک بەرپرسێ ببینی. سپاس بۆ دایکی ئەحمەد ئارام لە زاخۆ لەگەڵمادای فەرموو کاک ئارام. سوپاس ئێواری باش کاکشوان. ئێوارەت باش کاک ئارام فەرموو بڵێ. کاکشوان مەباریت هەڵبژاردنە هەیە بەس ئەگەر بە درستایی و ڕاستی و بێگەندەڵی و دزی بێتەکردن. بەس الڤێرێ هەڵبژاردنە تێنەکردن یعنی کما بسخوا هەکەر حەز بۆ پارتی لەگەڵ سینێ بکرد لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا بکرد سەرکە بچ بۆ چ دزی و گەندەڵی تەزویرت کردیدا. خودێ خودێ هەڵبژاردنێ بوری زاخ و یەک بنگەهتنێ یک بنگەهتنێ زاخودا تەزویر نهاتکردن ئەو ژمانە ئێواری سەرگوتیام جوایکردن چونکو جماعت گوران زاخوی بنگای به همی بنگا لقا 80 سالش زاخو پیاندی بان کرد گوتی ما کیمی پنجی دنگا نرد تصویری و دا خدا مش خلقه و بچنه دنگدان او وایلا خو نیست خو شاطف کن خلط کن ده لی همه اجاری پیچ کنه که نچن چون گوتی نواله حزب بازار و بازار رفات و کی پارتی دی بوا که تیر تصویری چون گفت ما باری و سایه به وقتی باری چه باری ما چه باری به خدا محبت تصویره و دیو وقت دی تربیه برای به هالبجارتنی تربیه و نسبت دفعه بعدین چه سیاست سرباخونی نه آزادی نه خو حتی تو بچه دکان تراشی بچه توالت ایلا دویت پارتی بیت بچه توالت میرو نش نظام دی چکت بوا. بەڵێ سپاس بۆ کاک ئارام هەر لە زاخۆوە کە کۆچەر لەگەڵماندای فەرموو کاک کۆچەر. شوانێوار باش دەمێتا باش سپاس بۆ پرۆگرامێت سپاس بۆ تۆش. ژیاتی نسبتی متمانه بارگه مبخوا اموال خلکی زاخو دبر بعدین هم گشتی متمانه که زور تارادکی باش میاب دنگدانی هی بله هم حسید که کسی که دنگ خواب دتن اوی متمانه دنگدانی نه تنها اپوزیسیونه که متمانه دنگدانی نکاک شون هگه ملائکت کان لعصمان و بین اخوار برون بوس دنگدان بوس صندوقی دنگدان بو چادری کردن ام خلکه ناراضیه یعنی اول چیه دالین متمانه نیا ما متمانه نیا کردستان ایشالا برای پیشوا چون در چوار دارواتن و پارتی لسای پارتی و لسای سری بارزانی و ام کردستان روش به روش هنگاوی گوره دنیتم اما متمانه و بارزانی هیا با پارتی هیا با اوانه دالین متمانه من نیا اوانه لبر به جاندی خویان دارین که او با متمانه به نفسی خویان نیا اما متمانه کی زورمان لا دنگدان هیا و دارون بود دنگدان به تمای خواه لا بمواسطی سختکاری کردن جی سختکاری کردن چاودیران دارن اول کاری که درات سپاس بۆ کاک کۆچەر کاک حەمەڕەشید لە سەی سادقەوە فەرموو کاک حەمەڕەشید. کاکەشوان سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. کاکە گیان من وەکو پێشمەرگەیەکی پارتی دیموکراتی کوردستان ئامادەیی خۆم دەر ئەبڕم بەرامبەر بە ئەم ئینتیخاباتە لەبەر ئەوەی انتخابات 21 نۆ داوایان کرد سەرۆکبەردانی فەرمی 21 نۆ ئامادەین کوردستان سەرانسەری هەر سێ محافەزەکە بۆ انتخابات بڵێ بەڵام هەر سێ معارضەکە هەر سێ ئۆپۆزیسیۆنەکە جەماعەتەکە و لایەنگرەکانی خۆیان ناچن بۆ سەر دۆزینەوەی ناوەکانی ئەنا من وەکو خۆم کەمەندامی کەم حەودانە ڕۆژە وێڵم بە دوای ناوەکەی خۆم لە ناو مەکتەبێکا دۆزیوەتەوە ئەمە چونکە بۆ پێویستم بە انتخابات هەیە پێویستم بە سەرژمێری هەیە پێویستم بەوە هەیەکەوە کوردستانێکی ئازاد لەژێر سێبەری یەکەم خوا و دووەم مەسعود بەرزانی ئەم ئاسایش و ئارامە پەیا بووە ئیتر بۆچی ئەم خەڵکەوە ناڕزایە لەم حکوومەتە خەڵک ناڕازیە لە خوا نەعوذ بالله ئێستا لەم حکوومەتە ناڕازیە ئەو ژنەی کە تەلەفۆنیت بۆ کردی لە کاک حەمەڕەشید زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ڕێژنە لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو باوکی ڕێژنە. باشی زۆر سپاس دەکەین باوکی ڕێژنە. سپاس دەکەم بەنەف تۆ دەنگدانەوە بەڵێ دەڵێم چەند دەنگ بدەن ئاتا دەنگ بدەین باری ئەو حکومەتە ئەو میلەتە قورستر دەبێ ئێمە دەبێ ئەندا پەرلەمانە زیادکەین و موچە لەو بوا بەس دەستبڕی دەکا و ئەویش بۆ بەرژەوەندی خۆی دەستبڕین بەرژەوەندی میلەت دەستبڕی ناکاتە ئێستا بەڵێ تەماشایکە یەک ئەندا پەرلەمان زیاتر لە معاشی دە فەرمانبەر دەخواڵ هەر مانچی تەماشای ژیانی
عندها برلمانێک بکە. بەڵێ باوکی ڕژنا. زۆر خۆش سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. پشتیوان نووسیوێتی باوەڕ ناکەم هیچ کەسێکی تێگەیشتوو متمانەی بە هەڵبژاردن مابێ و لە ڕۆژی 36 2013دا ئەو خەڵکەیان زەربی سفر کرد بەڕای من هەمووی شانۆگەری و هیچی تر. ئەیاد عەلی دەڵێ تاوەکو خاوەن ئەو دوو هێزە بین هەرگیز هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ناکرێت و بە هیچ شێوەیەک متمانەیان پێ ناکرێت. هەژار لە دووهۆکەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاگەژار فەرموو. سلام علیکم. زۆر سپاس دەکەین کاگەژار. باشە بڕە عەلەزە سەر دەیکدانێ هەر کەسێک یە حڕە هەر کەسێک دشێت بچیت بۆ وەرەقە خۆ دەنگی خۆ تژی کرد. ئەس مەسەلەن پارتیمە دەنگی خۆ دەمە پارتی یە هەی گۆرانێ دەنگی خۆ دەدە گۆران بەس یا هەمشی مهمتر سەرتەوەری وەیە دیهی ئەس نەگەشتم وە بکەم باشە دیهی وە gelek بەحسێ بەلگەنامات کرد vêgavê min ya hey tasîrê cenabê Kak Mam Şêrwanî gel Elî Kêmyayî başe ev dibme çiket ya duê ya ji xirê muhîmtir divêt Elî Bapîr bi rêzeka êkcar zor qedrê bidete barzanî eger ew neba barzanî neba Elî Bapîr heta vêgavê di Kurdistana me ya azad da nedişiya ew xwe jî dizanît cenabê wî jî baş dizanît eger her kesekê baxvê bila bes Elî Bapîr naxiva ya duê ya ji hemiyê muhîmtir Mam Şêrwanî gelek ezab ya da ber me xelkê badînan taybet welaw em hemî birayet êkî bes ket. سپاس بۆ کاگەژار لە دووهۆکەوە پەنا لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەین پەناخان. فەرموو بەڵێ. خۆشی بەرنامەکەتان لێکم هیوادارم هەر سەرکەوتوو بن بەڕێوە. سپاس دەکەین پەناخان. لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڵێ. متمانەوانێ متمانەوان بە هیچ حزبێک نەماوە. لە بۆ دەنگدانی لە بۆ هەر شتێک بی کەس دەنگ نادا لە بەروی ڕای خەڵک وەرناگرن. کە ڕای خەڵکی زۆر نەگرن خەڵک بۆ بەلاش بچێ دەنگدان بدا. هەزارەها هەیە دەنگ بۆ چێدا دەنگ بۆدا کە ژیانێکی خۆشیە بێ ژیانی مسۆگەر بێ دەنگ بۆ ئەوە بدا کە یعنی لێ بخورێ غەدری لێ بکرێ دزی بکرێ لە پشتیوانی ئەو هەموو تەزویر و تەزویرکاریە. فەرمۆچیتە دایرەیەکەوانی کارمەندەکانی دایرەکە هەموو سێر دەکەن. ئەلە بزانم بە بادینی قساکە یا بە سۆرانی قساکە ئەگەر زمانت خۆڵکەیتەوە بە بادینی قسە بکەیەوە یەکسەر ئیشەکەت بۆ بەڕێکرد بەڵام ئەگەر بە سۆرانی قسە بکەی ڕۆی خوانەکەن بەو لاوانێ تاکەو نەعەدالەتیە بەسە ئیتر تاکێ ئەڵێ سیکۆتینن بەو کورسیەوە نووساون بەسە بەری دەوابزای سەرۆکێکی تر دێت چیمان بۆکە هەرچیەک بێ هەر لەو باشترە تۆزێک ژیانمانە گۆڕێ خەڵک هەمووی بێزارە کورد هەمووی داڕوسا لە خەم و خەفەت و مەشاکیل هەزار هەر سپاس بۆ پەنا لە هەولێرەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەختیار جاف نووسیوێتی متمانی زۆرمان بە هەڵبژاردن هەیە تاوەکو پارتی و بارزانی بمێنن چونکە پارێزەری دیموکراتین. ڕەحمان حسێن دەڵێت زۆر سۆر ماوە من باسی دەنگدان دەکەن چونکە هەر بۆ بەرژەوەندی خۆیانە. کەرەم لەگەڵماندایە لە دووهۆکەوە سڵاو لێ بێ کاکەرەم فەرموو. سلام علیکم. زۆر سپاس دەکەین کاکەرەم. دەستخۆشی بەرنامەی هەوەتیان. سپاس دەکەین. یعنی سەر هەڵبژاردنە منمانە سەر هەڵبژاردنە هەیە چونکە بێ ئەم هەنوو تێگەچی و جەنگی خۆ دەین هەری دەدە تەوارێکی خۆی پاکی تەوەری دل بدەێت مادیش لەبوو منمانە بەجێنم هەڵبژاردن وەختی خۆدا یا هەڵبژاردن باشن بۆ هەم بلانێکی چونکە دەنگی خۆ نەدەین دەنگی نەدێت پیرۆکی تۆ هەر هیچ بەکەمەندن نەبێت دەنگی خۆ بدەین. ئەبەژی سپاس بۆ کاکەرەم. هەردی عومەر شارباژێڕی نووسیوێتی پەنجەم دەبڕمەوە ئەم جارە دەنگ نادەمەوە جارێکی تر ئالان بەکرد نووسیوێتی من پێم وایە هەڵبژاردن ئەنجام بدرێت یان نە سوودێکی نییە چونکە ئەنجامەکەی دیارە. کاک پشتیوان لە سلێمانیەوە فەرموو کاک پشتیوان. باشی بەڕێزم زۆر سپاس دەکەین کاک پشتیوان. ئەم کاتەوە باشی هەموو کاتێکت باش. وڵای لەگەڵ ڕێزما عەفو بەداوای لێبوردنەوە عەجیبم زۆر لە خەڵکی کوردستانە کە یعنی باسی تۆماری دەنگدەران و تۆماری ناونووسکردن و تازەکردنەوەی ناوشتەکە یعنی بەڕاستی لە کوردستانە دەنگ بیت و دەنگ نەیە هەمووی وەکویەکە لەگەڵ ڕێزما کۆمیسیۆن درۆکە هەمووی درۆکە دەنگ بیت و دەنگ نەیە هەر وەکو یەکوایە جا بۆ ئێمە ماڵی خۆمان بەڕاستی ناومان تازە کردو لە تۆماری دەنگدەران بەڵام زۆر پەشیمانین تاکیدیش بە پەنجەی کوان ناکەین بۆ هیچ حیزبێک لەبەرەوەی هەمووی درۆکە. بەڵێ کاک پشتیوان. لەبەرەوەی هیچ حیزبێک خەمخۆری گەلی کورد نییە بڕۆ چەندها کەسی هەژار چەندها تەلەبەی جامعە هەمووی لەسەرەوە جادانە خەریکینە
کابراش هایلای بەچێ سەفەرەکە بۆ ئەم وڵات بۆ ئەو وڵات با بێ ڕۆژێک لەبەر ئەوایە لەگەڵ کوڕێکی داماوە لەگەڵ کوڕێکی هێژارە لەگەڵ تەلەبەیەکی زانکۆ یعنی بەڕاستی زۆر عیبە خەڵک باسی کۆمیسیۆنەکە خەڵک باسی دەنگدانەکە خۆ ئەمە لە هەسارەیەک وەترۆ ناتوە کۆمیسیۆن هەر بە درۆدە لەسەی باتە سەر هەر وەک ئەوی لە سی حوزەیرانە لە پەرلەمانە ڕوویە ئەو بەڵێ سپاس بۆ کاکشتیوان لە سلێمانیەوە تابان لە سەید سادقەوە لەگەڵماندا سڵاو لێ بێفەرموو ئەم کاتە زۆر زۆر سپاس دەکەین تابان خان هەموو کاتێکت باش فەرموو پێشەکی دەستخۆشی بەرنامەکەەوە لێکم زۆر سپاس دەکەین بەنسبەت باشەکەتەوە بەڕاستی من هەرگیز لەگەڵ ئەویانی تە خەڵکی بکێ دەنگبال چونکە بەڕاستی تر بەشە خۆڵکردنە چاوی ئەم میلەتە یعنی لە ڕاستیە من بڕوان بە هیچ کامیان نییە متمانە بە هیچ کامیان نییە چونکە هەمویان قماشی یەک تۆپن لەبەرەوە نەوشیروان مستەفاکە خۆی هەڵبژارد ئەیوت عنی ئەگەر من خیارێک بخۆم ئەیکەم بە دوو پارچەوە عنی پارچەیەکی هەم بە میلەتەکەم بەڵام لە ڕاستیە هیچ شتێکی پێ نەکرا لەبەرەوە ئێمە دڵمان بۆ خۆش بوو کە شتێکمان بۆ بکات کە ئەویشی چی پێ نەکرا کەواتە لەوە متمانە بە هیچ کەسێک ناکەین لەبەرەوە دەستخۆش بەرنامەکە لێکم زۆر سپاس بۆ تابانخان لە سەید سادقەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زانە نەجم نووسیوێتی دەبێت هەموو کەسێک بەشداری هەڵبژارنەکان بکەن چونکە ئەو مافی سروشتی خەڵکە ئەگەر نەچن بۆ دەنگدان واتە ئێوە قبوڵی دیکتاتۆرتان کردووە ڕۆستەم شوانی بەو شێوەی نووسیوێتی کە وڵاتێک ئەگەر دیموکراتی تێدا نەبێت ملەتیش بڕوای بە دەنگدانی ئازاد نییە دەنگدان و هەڵبژاردن ژیان و ئایندە دەگۆڕێت بەڵام لای ئێمە تەنها ناوی کەسەکان دەگۆڕێت ئەگەرنا هەمان پلانی بەڕێوەبردنی هەیە چونکە بڕیارەکان لە یەک سەرچاوەوە دەرئەکرێت و هیچ کەس بۆی نییە لەو یاسایە دەربچێت بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان